دەوامی خوێندنیان تێدا بایکۆت کرابوو، بەڵام هێشتا بەشێک لە مامۆستان و ئەنجومەنی مامۆستانی ناڕازی لەسەر بایکۆتکردنی دەوام هەرسوورن. لە هەمان کاتدا داواکاریەکانی مامۆستان بە جێبەجێ نەکراوی ماونەتەوە و کەمکردنەوەی دەوامی مامۆستانیش بۆ 2 ڕۆژ و 3 ڕۆژ لە هەفتەیەکدا کە پێشنیاری پێشووی وەزارەتی پەروەردە بوو لە ئێستادا نەماوە. ناڕزایی مامۆستانیش لەسەر شەقامەکان گواستراوەتەوە بۆ بەردەم بارەگای حەزبەکان و پاش ئەوەی حکوومەت وەڵامی داواکاریەکانی نەدانەوە. ئێستا ڕووی دەمی مامۆستان لە حەزبە باڵادەستەکانە. بەڵێبەرزان بۆ گفتوگۆ و زانیاری نوێ سەبارەت بە پرسی بایکۆت و کردنەوەی دەرگای قوتابخانەکان و مانەوەی داواکاری مامۆستان بە جێبەجێ نەکراوی لە ئەستۆدەکانمان لە شاری سلێمانی میوانداری بەڕێز دڵشاد میرانی ئەندامی لیژنەی ڕاگەاندنی ئەنجومەنی مامۆستانی ناڕازیمان کردووە. مامۆستا دڵشاد سڵاو و دەوێت و سپاس بۆ ئەم دەرفەتەی بەڕێستان. گواستنەوەی خۆپیشاندانەکان بۆ بەردەم بارەگای حەزبەکان و گۆڕینی ڕووی داواکاریەکانتان با ڕاستەکردنی حەزبەکان بێهیوای بوونی ئێوەیە لە حکوومەت بۆ پێی کە لە ئێستادا ئێوە ڕوویدەمتان لە حەزبەکانە. سڵاو لە ئێوە ئەم کاتان باش. لە ڕاستیدا وەک بەڕێستە ئاگادارن ماوەی زیاتر لە 100 ڕۆژە ئێمە سەرجەم لایەنی پەیوەندیدار و دەسەڵاتمان لە بژێوی ژیانی هاوڵاتیان ئاگادار کردەوە، بەڵام بەداخەوە بە پێی پێویست حکوومەتی هەرێمی کوردستان نەهات بەدەم داواکاریەکانمانەوە. لە ڕاستیدا ئەمە ناومێدیی ئەجگار زۆری بۆ ئێمە دروست کرد. بە جۆرێک ئێمە پێمان وا بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ڕێز لە کەسوکاری شەید و پێشمەرگە و ئەنفال و چیماباران و سەرجەمچین و توێژەکانی تر بە مامۆستا و فەرمانبەرانی شەوە ئەگرێ، بەڵام ئەومان بۆ ڕوون بوویەوە کە زۆر بێباکە، زۆر ناتەندروست مامەڵە لەگەڵ خوێندکاران و قوتابیان و مامۆستایان و سەرجەمچین و توێژەکان ئەکات. بۆیە ئێمە بڕیارماندا کە کار و چالاکیەکانمان لە حکوومەت و لایەنی پەیوەندیدارەوە بۆ حیزبەکان بگوازینەوە، بە تایبەتی ئەو 5 لایەنەی کە کابینەی هەشتی حکوومەتی هەرێمی کوردستانیان پێگەێناوە و ئێمە هەر بەردەوامین لە سەردانیکردنی ئەو بارەگای حیزبیانە وەک چۆن لە ڕابردوودا چەند بارەگایەکمان بەسەر کردوێتەوە بە ئاپۆڕای جەماوەری چوونێتە بەردەم بارەگاکان و یاداشتمان پێشکەش کردوون. لە یاداشتەکەدا دیارە هەر بژێوی ژیانی هاوڵاتیان بەگشتی و موچەخۆران بە تایبەتی و بە تایبەتی تریش چینی مامۆسایان کە لە ئاستێکی زۆر خراپدایە بژێوی ژیانیان. بۆیە ئەومان کردووە کە لایەنە سیاسیەکان ئەجێندای کارەکانیان و ئەولوێتی کارەکانیان لەگەڵ حیزب و لایەنە سیاسیەکانی تردا باسکردنی بژێوی ژیانی هاوڵاتیان بەگشتی و موچەخۆران بە تایبەتی بێت. زۆر باشە مامۆستا دڵشاد، پێشتر ئێوە لەسەر شەقامەکان لەگەڵ فەرمانبەران وەکو مامۆستایان گربوونە و ناڕەزایەتیتان ئەنجامدا و ڕوویدەمتان کردبووە حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵام وەڵامی داواکاریەکانی ئێوە نەدرایەوە. لە ئێستادا ئێوە ڕوویدەمی خۆتان کردووەتە حەزبەکانی هەرێم ئەوانەی کە بەشدارن لە ئەم کابینەیەدا. ئومێدتان هەیە کە ئەوان هیچ شتێکتان بۆ بکەن؟ ئێمە تەمەنامانە کرد کە حکوومەتی هەرێمی کوردستان لە سەروی هەموو حیزبەکانی شەوە بێ و لە کاتی خۆشە ئەومانەوت کە حیزب ئاڕاستی حکوومەتی شەگۆڕێ، بەڵام بەداخەوە زۆر کەس باوەڕیان بەوە نەبوو. بۆیە ئێستا پێمان وایە کە حیزب زۆر لە حکوومەت هەم دەوڵەمەندترە و هەم گەورەترە و هەم کاری زۆر وەک چۆن کارە خراپەکانی بەوە بووە کە بژێوی ژیانی هاوڵاتیانی بڕیوە و موچەخۆرانی والێ کردووە کە ئەسڵەن بە جۆرێک لە جۆرەکان کە سیستمی پاشەکەوتی بەسەر چینە زۆر هەژارەکەدا سەپاندووە بۆ ئەوەی کە زیاتر هەژار بن. بۆیە ئێمە وامان کرد کە ئەم جارە بچینە بەردەم حیزبەکان و یاداشتی خۆمان تەسلیم بە حیزبەکان بکەین و لە ئەگەری تەواوکردنی ئەو 5 حیزبەی کە کابینەی هەشتیان تەواو کردووە دیارە وەڵامی ترمان ئەبێت. زۆر باشە مامۆستا دڵشاد، لە ماوەکانی ڕابردوودا وەک پێشتر باسم کرد نزیکەی 100 ڕۆژ بایکۆتی هۆڵەکانی خوێندن کرا و وەڵامی ئێوە نەدرایەوە. ئەگەر هاتوو ئەم جارەش حەزبەکان هیچیان بۆ ئێوە وەکو مامۆستان و بۆ فەرمانبەران و بۆ چاکسازی گشتی لە ئەم کابینەیەدا هیچیان پێ نەکرا، ئەمە شکست بە ئەو خۆپیشاندان و بایکۆتەی مامۆستان دەهێنێت؟ خۆی لە ڕاستیدا ڕۆژ بە ڕۆژ ئاپۆڕای خۆپیشاندەران ئەگەر بڵێم لە ڕووی چەندێتیەوە زیاد نەبێت لە ڕووی چۆنێتیەوە، یعنی ئەمە گۆڕانکاریی جار گەورەی کردووە. تۆ وەرە ئەگەر جاران خەڵک تەنها بۆ موچەکەی هاتبێتە سەر شەقام، ئێستا بۆ نەبوونی ئاو و کارەبا و بۆ نەبوونی خزمەتگوزاریەکان و بۆ نەبوونی پێشینی هاوسەرگیری و خانوبەرە و سەرجەم خزمەتگوزاریەکانی تر و جگە لەمانش هاتووە باج و ڕسوماتی بۆ 2 قات و 3 قات زیاد کردووە. بۆیە خەڵک زۆر تووڕەیە، خەڵک زۆر نیگەرانە بە جۆرێک لە جۆرەکان. ئەمڕۆ لە یەکێک لە محەلەکانی ئەم شارە کە پارە کۆکراوەتەوە بۆ کڕینی محاویلەیەک، بەڵام بەداخەوە
vێلا هەیە خۆی 5-6 محاویلی تایە کە سەر هی بەرپرسەکانە بوو زۆر شتی تری نەخوازراویش کە شتی نەشیاو کە لە وڵاتە هەیە بۆیە ڕۆژ بە ڕۆژ تووڕێی خەڵک پەرە ئەسێنێ و ئێمە هیوادارین کە هەمیشە خەڵک بە شێوازێکی یاسایی و مەدەنی و شارستانی تعبیر لە گزارش لە ڕاو بیر و بۆ چوون و برسیکردنی خۆی بکات و ئەمە تەسەورەکەم حکومەت ئەیەوێ خەڵک پەلکێشکا بۆ توندوتیژی بەوەی کە بەڕاستی هیچ ئەمەلێکی ژیانی لە وڵاتان نەهێشتۆ و تەواو دەستی بردو بۆ قوتی یعنی ئەو دەستی بردو بۆ قوتی بۆ نمونە ژنێکی بە ساڵات و کەم ئەندامێک دایکی شەهیدێک یعنی زۆر سەیرە لە وڵاتە دایکی سێ شەهید بڵێ من نەوت لە ماڵمان نییە عەرەبێکی دراوسەی بەڕاستی دەبێ نەوتی بۆ بەرێ یعنی مەش گەورەترین شەرمەزاریە لە وڵاتە کە بەداخڵی دەسەڵاتدارانی ئەم هەرێمەی گرتووە. زۆر باشە پێشتر وەزارەتی پەروەردە پێشنیازی ئەوەی کردبوو بۆ مامۆستان بۆ مەرجەی کە بایکۆتی هۆڵەکانی خوێندن بشکێنن مامۆستانی ناوشار 3 ڕۆژ لە هەفتەیەکدا دەوام بکەن و مامۆستانی دەرەوەش 2 ڕۆژ بەڵام لە ئێستادا دەسەڵات و وەزارەتی پەروەردە ئەمەی پێ قبوڵ نییەوە دەڵێت دەبێت مامۆستان لە هەفتەیەکدا 5 ڕۆژ دەوام بکەن ئەمە بێمنەتبوونی وەزارەتی پەروەردە لەو مامۆستانە ناسەلمێنێت کە بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە و ئەوە ناسەلمێنێت کە بایکۆت شکێنراوە لە ڕاستیدا حکومەت خۆی زۆر بێمنەتە بەرامبەر هەموو هاونیشتمانیانێکی ئەم هەرێمە خۆ ناکرێت لە دنیا شخصێک لە هەرێمی کوردستاندا خاوەنی 74 میلیارد دۆلار بێ بەڵام وەکو پێشتری ئاماژەم پێکرد دایکی 3 شەهید سوتەمەنی نەبێت لە ماڵەکە بۆیە زۆر بێمنەتن بەرامبەر بە چینی هەژار و فەقیر و کەم دەرامەت و نەبوون و ئەوە بەڵام ڕۆژ بە ڕۆژ ئەوەش لە بیر نەچێکە تووڕێی خەڵک زیاد دەکات لە تۆ هاتووی ئەم حکومەت هاتووە چی کردووە خەڵک مامۆستا یا فەرمانبەری بە دەرونێکی ڕووخاوە ڕاپێکی هۆڵەکانی خوێندن و شوێنی سەرکاریان کردووە کە ئەمەش هەر جاری بە بیانەوە جارێک بە فۆڕم جارێک بە چاو سوورکردنەوە جارێک بە هەر جارێک بە بیانووی شتێکەوە بەڵام من دڵنیاتەکەمەوە ئەوانشی کە ڕۆشتون دەرونیان زۆر ڕووخاوە و زۆر ناڕازین و یەک مامۆساتە حەداکەم بە ڕازی خۆی نەچوەتەوە و زۆر لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە هەڵوێستی بەرپرسانی ئەم هەرێمە ناڕازیە بەوەی کە لە هەموو خزمەت گوزاریەکانیان لە هاونیشتمانیانی ئەم وڵاتە سەنوێتەوە. زۆر باشە مامۆستا دڵشاد باس لەوە کرد کە ئەوانەی کە چوونەتەوە ناو هۆڵەکانی خوێندن بە دەرونێکی ڕووخاوە چوونەتەوە ناو هۆڵەکانی خوێندن و متمانەشیان بە سەرکەوتنی ئەم پرۆسەیە نیە ئێوە پێتان وایە کە ئەم پێشەوەی و پرسیارە بکەی ئەمەد بە شێوازێک بۆ شیەکەمەوە بەڕێزم هەر مامۆسایەک 30 بۆ 36 بەشەوانەی هەیە لە هەفتەیەکە هاتووە 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژی بۆ داناوەتەوە واتە 6 بۆ 9 بەشەوانەی بۆ داناوەتەوە لەکوێی دنیا ئەکرێت تۆ 6 بۆ 9 بەشەوانە 30 بۆ 36 بەشەوانە جێ بکەیتەوە یعنی تەنها ئەمە ئەوەیە کە کات بەڕێکردنە و دەرگای خوێندن بکەرەوە ئیتر چی لە خوێندن لە ناوە ئەگوزارێت حکوومەت هیچ باتێکی نییە تەنها بۆ ئەوەی بوترێت دەرگای خوێندن کراوەتەوە و ئەسڵەن ئەوەی کە جێگای بایەق نەبێت بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە پەروەردە و فێرکردن لە ناوەندەکانی خوێندندا نەبێت کەواتە پێت وایە ئەو مامۆسانەی کە چوونەتەوە ناو هۆڵەکانی خوێندن ناتوانن بەسەر ئەو وانە فەوتاوانەی ماوەکانی ڕابردوو کە بەهۆی بایکۆتەوە لە دەستدرابوون ناتوانن قەرەبووی بکەنەوە بە هیچ شێوازە قەرەبوو ناکرێتەوە تەنها بە جۆرێک لە جۆرەکان قەرەبوو کرێتەوە ئەویش ئەوەیە کە ئەگەر بچیتەوە بە سیستەمی خوێندنە ئەوەت بۆ دەرەکەوێت کە زۆربەی ئەو بەشانەی کە هەن ئەسڵەن پێویست ناکات کە خوێندکار بیان خوێنێەوە قوتابی بیان خوێنەوە خزمەت بە لەوانەیە وڵاتێکی دراوسێ بە نەتەوەیەکی ترکا بۆیە ئەکرێت لە پاڵ ئەمە دەستکاری منهج بکرێت و کەم بکرێتەوە وەک ئەوەی وابزانم لیژنەیەک لە چەند ڕۆژی لە دوێنێ لیژنەیەک ئەوەی کرد کە دەستکاری پرۆگرامەکانی خوێندن 1 تا 12 کراوە تەنها پۆلی 9 12 نەبێ کە ئەوانیش 3 بۆ چوون هەیە بۆ دەستکاریکردنی ئەوە بۆیە بە هیچ شێوازێک نە خوێندکاران نە مامۆسایان لەگەڵ درێژکردنەوەی خوێندندانین. پێتان وایە وەکو بەڕێستان پێتان وایە کە وەزارەتی پەروەردە چ پلانێکی هەبێ بۆی قەرەبووی وانە فەوتاوەکان بکاتەوە؟
پلانەکە ئەوەیە لیژنەیەک پێکهێنراوە ئەم لیژنەیە دیراسی کردووە چ بەشێک لە منهەجەکە کە بزانێت خوێندکار سوودی لێوەرناگرێت ئەوانەی بۆ تەرکەکرێت و پۆلەکانی 9-12 ماوەکە قسەیان لەسەر بکرێت ئەوانیش دوو بۆچوون هەیە بۆچوونێکیان ئەوەیە یان لە منهەجەکە دەستکاری ئەکرێ و کەمەکرێتەوە بۆچوونێکی تریان ئەوەیە کە جاران 50 پرسیار بوو بۆ 12 ئێستا بۆ نمونە بکرێت بە 70 پرسیار و تەرکیتیا بێت کە پێشتر تەرک نەبووە لە ئەو منهەجە. زۆر باشە کۆتا پرسیارم لە بەڕێستان ئەوەیە کە قسەتان چییە سەبارەت بەوەی کە بەشێک لە ئەندامانی ئەنجومەنی مامۆستانی ناڕازی چوونەتە لای لانەکانی تر بەتایبەت لای پارتی دیموکراتی کوردستان قسەی بەڕێستان لەسەر سەردانی ئەو ئەندامانەی ئەنجومەنی مامۆستایان چییە؟ بەڕێزت یەکێک لە پرسیارەکانت ئەوە بوو کە بۆچی ئێوە سەردانی حیزب و لایەنە سیاسیەکانەکەن من وەڵامی ئەوە بمایتەوە کە لە ڕاستیدا بێ ئەمەل بووین لە حکوومەتی هەرێمی کوردستان و پێمان وا بوو حکوومەتی هەرێمی کوردستان لە سەروی حیزبەوەیە دوجار ئەومان بۆ دەرکەوت نەخێوانیە حیزبەکان لە سەروی حکوومەتەوەن و لە سەروی هەموو کەسێکەوەن و لە سەروی شەهیدەوەن لە سەروی ئەنفالەوەن لە سەروی خۆیان سەپانۆ بە هەر جۆرێک لە جۆرەکان بۆیە ئێمە کار و چالاکیەکانی خۆمان بە جۆرێک گۆڕی کە سەردانی حیزب و لایەنە سیاسیەکان بکەین سەردانی یەکێتی نیشتیمانی کوردستانمان کردووە سەردانی بزودنەوەی گۆڕانمان کردووە سەردانی یەکگرتومان کردووە لەو سەردانشدا سەردانی پارتی دیموکراتی کوردستان کراوە هەرچەنە ئەو لیژنەکە پێک هاتبوو لا چەند بەڕێزێک لە لیژنەی پەیوەندیەکانی ئێمەن دڵنیا بوون لەوەی کە ئێمە بە زۆر ئەوەمان نرد ئەویش زۆرەکە چی زۆر باشە ئەمێ ئەوە تەواو کەم ئەگەر ئیجازەم پێبەی 6 جار بە داوای ڕسمی 6 جار پارتی دیموکراتی کوردستان داوای دیداریان لە ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی کردووە بۆ سەرەی حوتەم جار ئێمە لیژنەی پەیوەندیەکانمان نرد بۆ ئەوێ و لیژنەی پەیوەندیەکان ئەوەیان پێوتین کە ئەم سەردانە وەک چۆن سەردانی لایەنەکانیان کردووە لایەنەکانی تریان کرد لە سەریان نەکەوت پێیان وا بوو زۆر باشە سەردانی ئەمەوە مەتەواو کە سەردانی پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئەو ئەندامانی ئێمە ئەکەوێت بەڵام وتیان لە پێناوی بژێوی ژیانی هاوڵاتیاندا ئەگەر هەر چەندێ لەسەر کەوتنەکەیش خورس بێت هەر ئەڕۆین ئەو دڵگرانیە ئەو تووڕێی خەڵک کە لە شەقام هەیە ئەگەێنین بەو بەرپرسانە و پێمان وایە پارتی دیموکراتی کوردستان پشتی شێری لە نەهامەتیەکانی سەرگەلی کورد و کوردستان بەرەکەوێت مامە ساڵشار هەر چەندە وتم ئەمە دوا پرسیارە بەڵام ئەمە دوا پرسیاری منە بۆ بەڕێزت باس لەوە کرد کە سەرەتا ئێمە وامانزانی کە حکوومەت وەڵامی داواکاریەکانتان دەداتەوە بەڵام دواتر بۆتان دەرکەوتووە کە حەزب دەسەڵاتی زیاترە بۆ ئێوە لە سەرەتای خۆپیشاندانەکانەوە نەتان دەزانی کە دوو حزبی باڵادەست لە هەرێمی کوردستان دەسەڵاتی زیاترە لەوەی کە حکوومەت هەیبێ بۆچی سەرەتا داواکاریەکانتان نەدەبەردە بەردەم ئەم حزبە دەسەڵاتدارانە ئێمە بە شێوازێکی زۆر یاسایی و مەدەنی بە شێوازێک ئێمە هەرگیز لەو قەناعەتان نەبووین لەو بڕوایە نەبووین کە حکوومەتی هەرێمی کوردستان گوێ لە 750,000 خوێندکار نەگرێ لەو بڕوایەدا نەبووین کە حکوومەتی هەرێمی کوردستان گوێ تەنها لە چینی مامۆستا 48,800 مامۆسامان هەیە گوێی لێ نەگرێ و زۆر بێباکانە مامەڵەی لەگەڵ بکات بۆیە ئێمە وامان زۆر باشە دوا هەوڵی ئێوە پەنابردنە بۆ حزبەکان پێتان وایە ئەمە ئەنجامی هەبێت بە دڵنیاییەوە ئەگەر ئەنجامی نەبێت ئێمە جۆری چالاکیەکانمانە گۆڕین و بە دڵنیاییشەوە ئینشاءڵڵا ئەنجامی باشیە بێت و لە ئەگەری زۆر سپاس بۆ زۆر سپاس بۆ دڵشاد میرانی ئەندامی لیژنەی مامۆستانی ئەنجومەنی مامۆستانی ناڕازی کە ڕاستەوخۆ لە سودەکانمان لە شاری سلێمانی وە لەگەڵمان بوون سپاس بۆ ئەمەدەبوو